لە نیوان سایەکی دارە خورما و دارە میوەگان شوونێک لە خانەقین ناسنامەی خۆی گردیە. گەڕەکی قەسری باغ یەکێکە لە گەڕەکە کۆنەکان و مێژوەگانە شارە خانەقین. ناو قەسری باغ لەوە هاتیە کە ئەوسا باغ فرە لە تیبیە دوایی چەند ماڵی دروست کریاس وتنەسە پێی قەسری باغ. ئەی گەڕەکە وەبی فراوانی خاکەگەی و دارە خورما و دارە میوە وەناوبانگە. قەسری باغ هەرچەند کەفێسە ژیر کاریگەری ئەو ڕووداوانەی کەەوە سەر شارە خانەقین هاتیە، بەڵام توانستیە ناسنامە و کلتوری خۆی مەقەیەتی بکات. لە ساڵی 1968 یەکەم ماڵ لە ناو قەسری باغ دروست کریاس ماڵ شێخ مەحموود بەرزەنجی بووە. ئیمڕۆ قەسری باغ وەکو شوونی نیشتەجیبوونە ئارام لە ناو شارە خانەقین ناسیلێت. هیوایش حەزکەن باس لە مێژووی چ شوونی گەرادان بکەین لە ناو شارە خانەقین لە کۆمنتەرامان بیشنەی.